ئەو ساڵانە ساڵانێک بوو کە جمهوری ئیسلامی نەک لە ناوخۆی وڵات نەک لە ناو زیندانەکان ئەو کوشتارە گەورەی ڕێخست و شەپۆلێکی ترۆری فراوانی لە ناو زیندانەکان و لە ناو کۆمەلگای ئێرانی خستەڕێ بەڵکو لە دەرەوەی وڵاتیش زۆرێک لە سەرکردە سیاسیەکانی کرد بە هەدەف و دانەدانە بەرنامەی بۆ ڕشتن جا ئەوانە تۆزێک پێشتر یا تۆزێک دواتر هەر لە شاپوری بەختیارەوە لە کاک سدیقی کەمانگەرەوە لە دکتۆر قاسملووەوە لە غوڵامی کەشاوەرزەوە کە ئەویش بەڕاستی کەسایەتێکی خۆش نێو بوو خەڵکی لوڕستان بوو لە نێو ئێمەدا بوو بۆیە دەچێتە چوارچێوەی ئەو شەپۆلی گەورەی تێرۆر جمهوری ئیسلامی یەک بەرنامەی بووە کە تا ئێستاش درێژەی کێشاوە تا بژمێنێ و ئەگەر لە دەستی بێ هەردەیکە ئەویش ئالتێرناتیڤ کوژیە تێدەفکرێ بزانێ چێ تەبعاً چه حیزبێک چ لایەنێک بەڵام بە تایبەتی چ کەس و کەسایەتیەک دەتوانن مەوقعیەتی ڕەهبەری بەدەست بێنن خەڵک کۆکەنەوە ئالتێرناتیڤێک بن ئەوانەی ناوم بردی بە کاک سدیقیشەوە یەکێک لەو کەسانە بوو کە مەترسی ئەوەی ببێتە ئالتێرناتیڤێکی گەورە لە کوردستان هەر بوو و من لەو چوارچێوەیدا دەبینم لەلایەن کەسێکەوە کە نفوزی بوو پێشمەرگەی خۆمان بوو چوو بووەوە تەسلیم ئێران بوو بۆەوە و دوایە هات بۆەوە وەرگیرا بۆ کەی لێم ڕوون نییە دەقیقەن لە کەیەوە بەڵام بە هەرحاڵ پەیوەندیان پێوەگرت بوو وە کرا بوو بە مەئموری ڕژیمی جمهوری ئیسلامی چەند ڕۆژ پێش ئەو ڕووداوە کە ئەو کەسە دەست بداتە ئەو جینایەت و تاوانە گەورەیە زۆر بە هەڵکەوت چون پێشمەرگەی پارێزگاری بوو ئەوە و پارێزگاری لە سەرکردایەتی وەختی کۆمەڵە و لە ئێمەمانان و لە کاک سدیق و لەوان دەکرد ئەو کەسە لەگەڵ خۆم هاتووە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە لە بیرمە کە دەهاتە وەکو حاڵەتێکی شەخسی بەڕاستی لە بیرمە وەختێک دەهات تمەشاوم کرد لە نیگای لە ڕوانینی ئەحساسێکی خۆشم نەکرد هاتمەوە لای یەک دوانێک لە هاوڕێیانی ئەو سەردەمە باسم کرد گوتم چاوی جۆرێک بوو بەڕاستیش چاوی جۆرێک بوو بەرحاڵ من هاتمەوە کوردستان و شکەکە ئەوەندە نەبوو ڕەنگ باگە ماوەیەکی دیکەی پێچوو بایە و دەستی نەدابایە ئەم جینایەتە بیان ناسی بایە پێم وایە وا دەبوو بەڵام بە هەرحاڵ پێش ئەوەی بگەنە قۆناغێک بگەنە قەناعەتێک لەسەری و جارێ هێشتا ئیتمینان پێی هەبوو ئەو وەکو ئێسکۆرت و محافیزی کاک سدیق دانرا بوو و دیارە لە شەوێکدا کە کاک سدیق ئەو وەختە بەرپرسی ڕادوێی کۆمەڵە بە ناوی ڕادوێی دەنجی شۆڕشی ئێران بوو کاک سدیق ئەخە لە بیرتان نەچێ نیزامیش بوو ڕاستە بۆ خۆی فەرماندەیەکی نیزامی بوو نەبوو بەڵام زۆر لە شەڕی پێشمەرگانەدا بوو زۆری پێشمەرگایەتی کرد بوو کاک سدیق لەوەدا بوو ئینسانێکی نووسەر و قەڵەم بەدەست بوو زەوقی شعری هەبوو ئەسڵەن کاک سدیقی کەمانگەر ئەهلی خوێندنەوە و متالعە بوو و دیارە هەروەکو باسم کرد سوخەنوەرێکی گەورە بوو زۆرێک بەڕاستی زۆرێک تایبەتمەندی چاک و زۆرێک خصوصیاتی ڕەهبەری لە خۆیدا کۆکردبەوە جا ئەو سەردەما کە باسی دەکەم بەرپرسی ڕادوێی کۆمەڵە بە ناوی ڕادوێی دەنجی شۆڕشی ئێران بوو شوێن و مەقەڕی ئەو ڕادوێ لە بینی دوو ئوردوگای گەورەتری کۆمەڵەدا بوو جێیەکی تۆزێک کەنارتر بوو چەند ماڵێک بوون ئەو شەوانە تا درەنگ کاری دەکرد خەریکی کاری ڕادوێ بوو لە یەکێک لەو کاتانەدا ئەو کەسە کە دەرکەی نیگابانەکانیش ژووری نیگابان هەبوو بەڵام دەرکەی نیگابانەکان لە دیوی دەرێەوە قفڵ دەکا بۆی ئەگە تەقەکرا شتێک بوو ویستیان بێنە دەرێ نەتوانن فریایکەون لە فرسەتێکدا کە کاک سدیق دێتە دەرێ بچێ بۆ سەر ئاو
لەو فرسەدەدا تەقەی لێ دەکا و لە تاریکایی شەویش دەرباز دەبێ زۆری لێگەڕان بەڵام ئینسانێکی کۆژم پێشمەرگە و زیرەک بوو بە هەر حاڵ توانی دەرباز بێ و بەو جۆرە هەم جینایەتێکی گەورە لە کۆمەڵەدا ڕوویدا لاپەڕەیەکی ڕەشی دیکە چووە کارنامەی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە و کۆستێکی گەورە لە کۆمەڵە و لە هەموو بزوتنەوەی ڕزگاری خوازانەی گەلی کورد و لە هەموو بزوتنەوەی چەپ و عەداڵەت خوازانە درا. جێی کاک سدیق بەو هاسانیانە پڕ نابێتەوە بەس ئینسان لە لەدەستدانی ئەو کەسایەتیە گەورانەدا هەر ئەوەندە دڵی بەوە خۆشە دەڵە نەسلێکی نوێی خەباتکار هاتوون و دێنە مەیدانیش بە ئیلهام لەو سیما ناسراوانە بە ئیلهام لەو ڕابەرە خۆشەویستانە و ئەو خوێنانە بە فیڕۆ نەچوون. دڵنیام ڕۆژێک دێ کە مەزار و چێلی کاک سدیقیش وەکو زۆر کەسی دیکە لە کوردستان و لە پێشەوەی زۆر کەسی دیکەش دەبێتە زیارەتگای میلەتی کورد و هەموو ئازادی خوازان.